لە ساڵی ڕابردوو کۆی گشتی ڕووداوەکان کە لە سنووری پارێزگای هەولێر ڕوویداوە 2779 ڕووداوی جۆراوجۆر ڕووی داوە. لە کۆی گشتی ئەم ڕووداوانە 22 هاوڵاتی گیانیان لەدەستداوە بەداخەوە و 33 کەسیش لە ئاوەکانی سنووری پارێزگای هەولێر خنکاون. هەفتا هاوڵاتی بریندار بوون و توانراوە لە کاتی ڕووداوەکاندا 58 کەسیش لە مردنێکی حتمی ڕزگار بکرێت کە تیمەکانی ڕزگارکردنی ئێمە بەکارەکان هەستاون. جگا لە ساڵانی ڕابردوو ساڵی 2020 لە سنووری پارێزگای هەولێر 4265 شوێن پشکنینی بۆ کراوە بە تایبەت ئەو شوێنانەی کە داوای مۆڵەت دەکەن و ئەو شوێنانەی کە تیمەکانی ئێمە خۆیان سەردانیان دەکەن. باسی کەلوپەلی ئێمەت کرد. ئێمەش بێکەم و کوڕینین بەڵام لەم ئاستەش نین کە پەککەوتەبین بۆ لە ئۆتۆمبیلەکانمان مۆدیلیان بەرزام کەلوپەلمان هەیە بە شێوەیەکی باش بەڵام لە ئاست موحیمە نییە. ئێمە شیوادارین کەلوپەلی سەردەمیانەی زیاترمان بۆ